ئێوارەتان باش من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئیدی بە پێی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدا کراوە لەسەر ڕادەستکردنی داهاتی ناوخۆ وەروە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە پێشبینی دەکرێت لە سبەی و دوو سبەی موچە بنێڕێت لەلایەن بەغداوە. هەواڵەکان تاوەکو ئێستا وان ڕێکەوتنەکە وا کراوە، بەڵام ئیدی وەکو خۆیانە لە نەمە عێراق و ڕێکەوتنەکەیە نازانرێت پێشاتی نوێ چی دەبێت. هەمووان دڵیان خۆشە بەم ڕێکەوتنە بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە نزیک دەبینەوە لە 3 مانگ تاوەکو ئێستا موچەی مانگی 5 وەرنەگرتووە، بەڵام تاوەکو ئێستاش ڕوون نییە میکانیزمی دابشکردنی موچە چۆن دەبێت لەلایەن بەغداواتە بەغدا چۆن پارە دەنێرێت بۆ ئەم 3 مانگە کە ئێمە ئەگەر لەم هەفتەیشدا بۆ نمونە موچەی مانگی 5 بنێرێت، ینی مانگی حەوت تێدەپەڕێت تقریبەنەوەی نامێنێت موچەکە تەواو دەبێت دابشکردنەکەی، دوای مانگی 6 دێ دوای حەوت دێ. ڕاستی ئەمە تاوەکو ئێستا ڕوون نییە. زۆر جاش لەم لاولا قسە لەسەرەوە دەکرێت کە گوایە دوو موچە دێ، بەڵام تۆزێ ئەستەمە ئەم هەواڵەیان. من بۆ قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە و ڕێکەوتنەکە میوانداری زۆر بەڕێز داراسیەکانیان دامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیم کردووە. کاکدارە زۆر بەخێر. زۆر سپاس. هەروەها لەگەڵ بەڕێز شێروان میرزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق. کاک شێروان جەنابشتان زۆر سپاس. کاکدارە تازەیە لە پەرلەمان، با بچینێت دوای من شیکەرەوەکەی ینی وەزعی ڕێکەوتنەکە بۆ جەناب بەجێڵم. کاکدارە ئەگە پێم بڵێ لە ڕووی قانونیەوە سێریەم ڕێکەوتنەکەی یانی لە ڕووی یاساییەوە ئەمە زیاتر بوعدێکی یاسایی و قانونی وەرگرتووە کە ببێ بە ماڵ بەسەر حکوومەتی عێراقیە، تەنها ڕێکەوتنێکی سیاسیە بۆ ئەم چەند مانگە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆیەوە، سڵاویش لە بینەرە بەڕێزەکان، زۆر بە خێراتنی کاک شیروانی بەڕێز دەکەم. دیارە ئەم بابەتە کۆبوونەوە و ڕێککەوتن و بەڵێندان بە خەڵکی کوردستان بەگشتی و ئەتوانم بڵێم خەڵکی کوردستان ئەزمونێکی تاڵیان هەیە لەگەڵ ڕێککەوتنەکان و کۆبوونەوەکان و بەڵێنەکان کە هیوادارین ئەمە کۆتایی قێرانەکان بێ و سەرەتای قۆناغێکی نوێ بێ بۆ ئەوەی هیچ کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوە نەکەن کە دابشکردنی مافێکی ئاسایی خۆیان یاسایی خۆیان کە بریتە لە موچە ببێ بە هەواڵی بەپەلە و ببێ بە مژدە و ببێ بە دەستکەوتی ئەوانەی کە بە دەستکەوتی ئەبینن کە لە کاتێکا پێویستە ئیجرعاتیان لەگەڵا بکرێ کە ڕایان گرتووە ماوەی چەند مانگێک کە یاریان بە قوتی خەڵک کردووە. ئەتوانین بڵێن ئەسڵ ئەوەیە بە ڕێکارە یاساییەکانەوە پابند بن و بە یاسای بودجەوە بە بڕیاری دادگای فیدراالیەوە بە دەستوری هەمیشەیی عێراقەوە کە ئەمە بنەمان ڕاستەکەیە و هەر کەسێک پێم وایە پابند بێ بە ئەمەوە ئەتوانێت بڵێ گرەوەکە ئاباتەوە بۆ چکە لای کەمی پاڵپشتێکی یاسایی ڕاگەیاندی و ئەتوانم بڵێم هەتا پاڵپشتی دادگا و دیوانی چاودێری دارایی و لاەنە پەیوەنددارەکان بەدەست ئەهێنێ. من وەکو تێبینیە کە هەمە لەسەر خودی ڕێکەوتنەکە ئەوەیە کە ئەو تێبینیە ئێمە هەمووان ئەزانین لە یاسای بودجە لە یاسای دیوانی چاودێری داراییە باز لە ژمارەیەکی دیاریکرا و نەکراوە بۆی کە هەرێمی کوردستان ئەبێ ئەوە پارەیە ڕادەستکە، بەڵکو ئەبێ لە سا 50 داهاتی ناونەوتی ڕادەستکە. ئێستا کە باز بۆ لە بڕێکەکە نەڵەن 120 میلیارە و پێشتر تێبینیان هەبوو لەسەرەوەی کە 48 میلیار و 40 میلیارە و عێراق داوای نزیکەی 350 میلیارە کرد بە حکمیەوەی پێی وابوو لە هەرێم داهات مانگانە 350 بۆ 400 میلیارە. من پێم وایە ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان پابند بێ بە جێبەجێکردنی یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراالی ئامادە بێ لە سا 50 داهات ڕادەستکە، بەڵام بیسەلمێنێ لە سا 50کە ئیتر 100,000 یا 150,000 یا هەرچەنێکە. ئەمە گرنگە. من پێم وایە بۆ نێت پاکیش هەنگاوی جددی و کردارەکی لەلایەن هەرێمەوە برنێک کە ئێستا وا هەست پێ ئەکرێت کە ئەم بەشی جێگای دەستخۆشیە بۆی کۆتایی بەم بابەتە بێ. بەڵام گرنگە ئەم ڕێکەوتنانە لە چوارچێوەی دەستورا بن لەسەر بنەمای یاساییە بن بۆ ئەوی درێژە بێ، نەک ئەوەی ئێمە دوو ڕۆژکە ئینتیخاباتەکرێ لە عێراق و حکوومەتێکی تازە هەڵەبژێرێ و جار ئەکەوینە ساڵی تازە و یاسای بودجە لەوانەیە دەنگی لەسەر نەدرێت لە پەرلەمانە و تا حکوومەت تشکیلە بێ و تا هەمومان نەزانین ئەم فلیمە لە عێراق هەموو جارە دووبارە بێتەوە بۆی جارێکی تر ئەم خەیرانە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان نەبێتەوە
گرنگە پابند بی بم بابەتە یاسایی. هەستەکەی بەم جۆرە ینی ڕێکەوتنەکە کرابێ یا ئەوەی کە تاوەکو ێستا بینرێە لە میدیاکانە بڵاوکرێتەوە تەنها بۆ ئەم یاسای بودجە و ئەم حکوومەتەیە گرفتەکە لەوە جاری پێشوو ڕێکەوتن بەڵێنیاندا و ڕاگەیانیان بڵاو کردەوە بەڵام چیان کرد بە گرفت پشکی کۆمپانیاکانی ئەپیکۆر و کۆمپانیا نوتیەکان بوو بە بەربەست و کێشەکەی ئالۆز کرد. بۆیە یعنی لە کوردستانە ئەبێ چاوەڕوانی هەموو ئەگەرێک بکەین. بۆیە خەڵک هەتا پارەکە ناو دابەش نەکرێ جۆرە لە جۆرەکانە هەک گرنتی وەرگرتنی لە 100% بۆ نییە. بۆ چووکە لە ڕابردووە هەمومان ئەزانین ئەم بابەتانە بۆ نمونە من ئێستا هەر کوردستانش یا عێراقیش عێراق تا ئێستا کێشەی موچەی نییە بۆی ئێمە نامە بەسم بۆ خۆمان ینی لە متمانی نردن و نەنادن کێشەکە لە هەردوو لایە ینی خۆ ڕاستە هەرێمی کوردستان پابند نەبووە گرفتی دروست کردووە بەڵام عێراقیش لای کەمی لەوەیە تاوانبارە کە دەستی بۆ قوتی خەڵک بردووە سزای لایەنە پەیوەندیدارەکانی نەداوە ئەکرا ڕێکاری تر بەکاربێنێ نەک دەست بۆ قوت و موچەی فەرمان بەرامبەرێ و ڕایگرێکە لە کاتێک ئامە مافێکی یاساییە و پاڵپشتی دەستوریش هەیە. زۆر باش کاک شیروان قسەیەکەیە من هەر چەندین ینی خەڵکی کانی نووسیوێتی خوێندومەتە و بۆ خەڵکیش بەڕاستی بۆتە جێ پرسیار هەر لە سەرەتا ینی کە حکوومەت یاریمی کوردستان بەم بڕە ڕازی ئەبوو بۆ نەیکرد بۆ مۆماتەڵەی بەکات کرد 3 مانگی خایان لە ئاخیرەکەیش هەر ڕێککەوتن ینی لە 230,000 بەرمیلەکە لە ڕادەستکردنی 150 داهاتی نانەوتی کە باس لە 120 میلیارەکە کرد. طبعا زۆر سپاس سلااوڕێز بۆ بنێران زۆر خۆشحاڵم لەگەڵ جەنابی مامۆستا بە خزمەتی گەیشتم لێرە. طبعا بۆچی پرسیارەکەی جەنابەت وایە بە نمونە ئەگەر 230,000 بەرمیلمان دەدا بە سۆمۆ بەڵێ یان 120 میلیارمان لە داهاتی ناوخۆ ڕادەست دەکرد بۆچی 3 مانگ پێش ئێستا نەمان کرد دروست لە کاتێکدا ئەوەی کە ئێستا ڕێکەوتنەکەیە تقریبا هاوتەری بە لەگەڵ قانونی موازنە ینی جێبەجێکردنی بە تا ڕادەیەکی زۆر با بڵێن ئەگەر لە تەکنیکی وردەکاریدا هەندێک ئەوە هەبێ ئەگەرنا جێبەجێکردنی قانونی موازنەیە کێشەیەکی سیاسی هەبوو کێشەیەکی سیاسی هەبوو لە ناوچەکە بەگشتی و کاتی خۆشی باسمان کرد گوتمان ئەوەی کە وەزارەتی دارایی عێراق کردویەتی ڕەتفعلی سیاسیە ڕەتفعلی بۆچوونێکی سیاسیە کە پێی وایە کورد و لە ناو کەوانەیەکدا پارتی بەشێکە لەو موامرەیە کە لە ناوچەکە دژی حکمی شیعە لە عێراق دەکرێت و تێڕوانینەک هەبوو کە پێیان وابوو لەو ئالۆزیە کە لە ناوچەکە ڕوودەدا عێراق تێوە دەگرێ و بەشێک دەبێت لەم ئالۆزیە و عێراق لەوانەیە لێ بدرێ و ئەو وەزعی کە ئێستا لە عێراقیە نەمێنێ یان زۆر لاواز ببێ. طبعاً کەم بۆ چوونە یان با بڵین سەری نەگرت یان ئەمە ڕووی نەدا وەزعەکە هێور بووە و عێراق توانی خۆی بپارێزە دەرباز بکاتەوە نەبوو بە بەشێک لەو سیراعە با بڵین جەنگەی کە لە ناوچەکە هەبوو دەبوو ڕاستە مەسەلەن ڕەتفعلی سیاسی بوو بەڵام دەبوو دەرسەیەکی قانونی بۆ بدۆزنەوە جارێکی دیکە. طبعاً لە دوای کۆبوونەوە یەکێتی و پارتی و لەو هەنگاوانەی کە نرا بربەستە سیاسەکە تێپەڕێنرا کە بربەستە سیاسەکە تێپەڕێنرا هاتوینەوە سەر لە ڕووی قانونیەوە لە ڕووی قانونیەوە ینی قسەکە تەواوە خۆ گەر با بڵین کاتی خۆی مشکلە دروست نەکرا بە هەر ئەوە بە و پێویستی نە بەغدا ئەم بەیان نامەیە دەرکرد بە نە هەرێم ئەو ڕەتفعلەی هەبە و یاسای موازنە وەک خۆی جێبەجێکرا بە نەوت پێشتر ڕادەستکرا بە داهاتی نانەوتی بە پێوەی کە هەردوو دیوانی چاودێری دارایی لەسەری متفق دەبن لە 150 ڕادەستکرا بە بەدڵنیایەوە نەموچە ڕادەوەسە نەتووشی ئەم کێشەیە دەبووین کێشەکە دروست بوو لە ڕووی سیاسیەوە چارەسەر کرا لە ڕووی تەکنیکی و قانونیەوە ئەوەیە کە ئەو خاڵانەی کە لەسەری ڕێکەوتون چ لە بابەتی نەوت لە بابەتی داهاتی نانەوتی. طبعاً جەنابی مامۆستا باسی کرد 120 میلیارەکە بۆ یەک مانگە ینی بەس بۆ مانگی 5 دوایی لیژنەیەکی هاوبەش لە هەردوو وەزارەتی دارایی هەرێمیش و بەغداش لەگەڵ هەردوو دیوانی چاودێری دارایی دێن جارێکی دیکە تەمانەمە لە 2024 کردویانە نزیکەی پێم وابێ مانگەک دیوانی چاودێری دارایی بەغدا لە هەرێم بوون بە هاوبەشی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم سەردانی خاڵسنوورەکانیان کردو سەردانی فڕۆکەخانەکانیان کردووە کۆی داهاتی نانەوتی هەرێمیان تەقیم کردووە فیدرالی دەگوت ئەوەی کە با بڵێن پێویستە بدرێتە بند 150 بدرێتە بەغدا بەڵێ
چکە هەر لەسەر خەڵک پێی وایە هەموو ئەو داهاتی لە هەرێم کۆکرێتەوە بێ لە 150 بدێ بە بەغدا نازانی بەڵام وانە بە پێی قانون خۆی زانی چۆنە قانونی ئیدارەی مالی دوو با بڵێن وازەحە بەغدا بە شێوەیەک تەفسیری دەکا و هەرێم بە شێوەیەک تەفسیری دەکا بەغدا پێی وایە هەموو داهاتی هەرێم جگەل لە هەندێک داهاتی زۆر کەم لەبێکە هی شارەوانەکان و هەندێک شوێنی تایبەتە بۆ شوێنەکەیە ئەگەر ناوەی دیکە هەمووی فدرالیە ئەو وا دەڵێ ئەمە هەمووی فدرالیە دەبێ بێتەوە خەزێنەی گشتی لە 150 بەشێک لەو داهاتت بۆ دەجێڕمەوە ئەمە بۆ چوونی بەغدایە بۆ چوونی هەرێم دەڵێن نەخێر ئەم داهاتی کە هەیە داهاتی نانەوتی هەمووی خۆمە بەشێک لەوانە فدرالیە لە 150 ئەوەندە دەدەمێ بۆیە بەردەوام کێشە لەسەر داهاتی نانەوتی هەبوو 2024 لە مانگی حوتەوە وەزارەتی دارایی عێراق بەیاننامەیەکی دەرکرد لە مانجی دەوە مشکلە دروست بوو ئەوە بوو لە کۆتایی ساڵ بەهۆی داهاتی نانەوتیەوە موچەی مانجی 12 فەوتە ئەمساڵ هەر لە زووە ئەوە مشکلی دروست کرد بەڵام ئێستا کە لەسەر 120 میلیارد ڕێکەوتون تەمان بیرتانە سوودانی داوای 200 میلیاریە کرد بدایەتی 150 دوایەتی 200 لەسەر چه ئاساسێکتی 150 200 بەیاننامەی هاوبەشی یان باڵێن لێک تێگەشتنی هاوبەشی هەردوو دیوانی چاودێری دارایی لە 2024 دەڵێ سەروی 320 میلیارە 320 بۆ 350 بەیاننامەی وەزارەتی دارایی هەرێم کە وەڵامی وەزارەتی دارایی عێراق دەداتەوە لە مانجی 12 2024 دەڵێ ئێمە لە 11 مانگی ڕابردوودا 11 مانگ داهاتی نانەوتیمان 4 تریلیۆن و 300 و ئەوەندە میلیارە بووە کە حسابی دەکەی تەقسیمی 11 دەکەی 395 میلیارد دەکات ئەوەی کە ئێستا بەغدا دەڵێ لە 2024 داهاتی نانەوتی 4 تریلیۆن و 700 میلیارد بووە تقریبا نزیکی 400 میلیارد دەکات بۆیە لەسەر ئەساسی داوای 200 دەکرد هاتن لەسەر ئێستا لەسەر 120 ڕێکەوتون لیژنەیەک دروست دەکرێت لە هەردوو دیوانی چاودێری دارایی پێدا دەچێتەوە ئەمە دیاری دەکات بۆ مانگەکانی کە بۆ مانگی 6 و 7 و دواتریش بەسەلەی با بڵێن نەوتیش نەوت تەمان نووسراوەکە وایە یان با بڵێن لێک تێگەیشتنەکە وایە دەڵێ نەوت هەناردە دەکرێت یان دەست بە هەناردەکردن دەکرێت لە بۆڕی بە بۆڕی بۆ بەندەری جیهان لە بەندەری جیهان کاتێک کە سۆمۆ وەریگرت وەزارەتی نەوت ئاگادار دەکات دەڵێ من نەوتی هەرێمی کوردستانم وەرگرتووە جا بەرمیلەکە 230 چەندە نازانم دەڵێ من نەوتی هەرێمی کوردستانم وەرگرت ئەویش کتابێک دەکات بۆ وەزارەتی نەوت کتابێک دەکات بۆ وەزارەتی دارایی دەڵێ فعلا وڵات خوا با لەسەر ئەمە نەوتی هەرێمی کوردستانمان وەرگرت ئێمە زۆر موناقەشەی ئەمەمان کرد مامۆستادارەوە لە خاڵی پێنجاواڵێ هی بەنامەکەی ئەنجومەنی وەزیرە ئەڵێ تاوەکو نەوت ڕادستی سۆمۆ نەکرێ ئێمە ناتوانین موچە بنێری زانی چۆنە خاڵەکە یعنی ئەمە بەڕاستی بۆ مانگی 5 و 6 و 7 شار ئاوایە زانی چۆنەکە بیدایەت کە دەست پێ دەکات تەمان بۆ مانگەکانی کەش دەبێ ئەمە بەردەوام بێ خۆ هیچ جا بێ بەردەوام بێ بەڵام ئێستا بیدایەت بڵێن بنمونە بەیانی ئێستا بەپێی هەموو ئەو لێدوان و ئەوەی کە هەیە بەیانی حکوومەتی هەرێمی کوردستان 120 میلیارد دینار داهاتی نانەوتی دەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی باش ئەمە التیزامی یەکەم التیزامی دووەم دەبێت نەوت دەست بە هەناردەکردنی بکرێ یعنی بفرۆشرێ و پارەکەی بێتەوە چی نەوت بخرێتە بۆڕێکەوە کە خراە بۆڕێکەوە لەوانەیە لە ڕووی تەکنیکیۆ من نازان بەڵام لەوانەیە بە چەند ساعتێک باتە بەندەری جیهان باش ئاخر ئامادەیە بۆ نمونە بەیانی حکوومەت یاریێمەمەکەیا دووانیکێشەکە ئەمەیە ئەمڕۆ لێدوانە چین هەیە کۆمپانیای کار هەیە کە بڵای بابلین بۆڕی کوردستانەوەی کە لە کوردستانەوە لە خوورمەڵەوە تا دەگاتە حدودی پیشخابور بابلین هی کۆمپانیای کارە دەڵێ بۆڕێکە ئامادەیە ماوەیەک بەر لە ئێستا حکوومەتی تورکیا ڕایگەیان دەڵێت چێکی بۆڕێکەمان کردو لە فیشخابورەوە تا بەندەری جیهان هیچ مشکلەیەکی نییە لە ڕووی تەکنیکیەوە بۆڕێکە ئامادەیە لە ڕووی سیاسیەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەم لێک تێگەشتنی بۆ چووە پێشەوەی بەغدا کۆب بێتەوە جەنابی مامۆستا زانێت جەنابیشتن وەکو ڕۆژنامەنووس ئاگادارن دەزانن لە ڕۆژی چوارشەممە ڕۆژی چوارشەمە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئەم لێک تێگەشتنی بینیوە بڕیاری لەسەرداوە دەنگی لەسەرداوە قبوڵیەتی ڕۆژی پێنجشەمە حکوومەتی عراقی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران مناقەشەی کردو قبوڵیەتی یعنی هەردوو حکوومەت قبوڵیەتی باش وەکو باسم کرد بربەستە سیاسەکە تێپەڕیوە بربەستە قوانینەکە تێپەڕیوە جێبەجێکردنی ماوە جێبەجێکردنی بەیانی بەهۆی ئەم کێشەی مەسەلەن بنمونە درۆن و نازانم چی و ئەپی کۆرتا ئێستا لەوانەیە هەندێکیان وەکو پێویست ئامادە نەبنیان هەرچی بێ
بەیانی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکردن دەکایان نا 230,000 بەرمیل دەتوانێت یان ناتوانێت ئەمە دەکەوێتەوە سەرەوەی دەبێت چاوەڕێ ئەم 1-2 ڕۆژە بکەین بەڵام بۆ خۆی لێک تێگەشتنەکە ئاوایە دەبێ هەناردەکردنەوە دەست پێ بکە بخرێتە بۆڕیەوە بگاتە بەندەری جیهان کاتە موچێتێ ئینجا واڵێ دوای بەڵێ لێک تێگەشتنەکە دەڵێت دوای ئەوەی کە وەزارەتی نەوتی عراقی دڵنیا بۆ لەوەی لە ڕێگەی سۆمەوە نەوتەکە گەیشتۆتە بەندەری جیهان و حکوومەتی عراقی سۆمۆ لەوێ وەریگرت نووسراوێک بۆ وەزارەتی دارایی دەکات دەڵێ من نەوتی هەرێمی کوردستان وەرگرت یعنی هەرێمی کوردستان التیزامی خۆی جێبەجێ کرد ئێوەش ئیطلاقی موچە بکەن ئینجا موچەی بانجی 5 دێ 120 میلیارەکەش بەیانی حکوومەتی هەرێمی کوردستان دەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی عراق بۆ چێڵن بەیانی موچە دێ خۆدا بەڕاستی پرسیار دەشکرێت تۆ بە تۆ لە بیرە نەچێ دەشکرێت بەیانی بەنمونە نەوت بگاتە بەندەری جیهان و موچەش بێ خۆ مامە سادارە بەجددی ئێمە زۆر جار ینی لە ناو ڕێکەوتنەکان ئێمە زۆر دوور نییە 5-6 مانگ لەمەوە پێش بۆ نمونە هەر وەزیری دارایی وتی لێکتێگەیشتنی باشمان کردووە بۆ ئەم ساڵ کێشەی موچە چارەسەر کرا هیچ گرفتێک نایەتە پێش بۆ ئەوش ڕێکەوتن بوو بەڕاستی ئەمەش ڕێکەوتنە هەردوو لە ینی دانیان ناوە بەو ڕێکەوتنە و قوبوڵیانە هەرچەندە تۆزێ بەیاننامەکەی بەغدا زۆر بە غروریانە نووسرا بوو یانی زۆر ڕق نووسرا بوو زروفەکە وایە تێگەی چونکە ینی لەو خاڵەیە بەڕاستی زۆر جەخت لەسەرەوە کاتۆڵێ تاوەکو من نەوتەکە نەچێتە بەندەری جەیهان من 1 دینار نانێرم لەگەڵ ئەو التیزامی کە داهاتی نانەوتیە کە بێ بنێرێ پارەکە دواترێتە سەرچی تەڵتیریش کە هیچێکە لە کێشە سەرەکیەکان بەڕاست ئێستا جەنابەت یانی ئەوەی کە خوێندنەوەت بۆم دۆخەکەیە پەرلەمانتاری بەڕاستی خەڵک چاوەڕێ بەیانی تەمیلی موچە بکرێ پارە بێت و دابش بکرێ سەبارەت بە هاتنی موچە لە بەیانی و دوو بەیانی و ڕۆژانی داهاتووە پێم وایە پابندە بەوەی چەندێک حکوومەتی عێراقی متمانەی هەیە بەوەی کە هەرێمی کوردستان پابند دەبێت باشە و ناتوانێت وەکو نیەت پاچی هەر موچەی مانگی 5 بنێرێ من قەناعەتم وایە کە لەوە دڵنیا بوو ڕێکارەکانی بەردەم هەناردنی نەوت تەواو بووە و نەوت دەست بە هەناردن ئەکا یعنی دڵنیا بێ لەوەی کە گرفتی هوەری بۆ نمونە گرفتی یاسایی لە ڕووی کۆمپانیەکانەوە و ئەمە بەشی کشی پەیوەندی بە تورکیا وایە بۆی ئێمە ئەبێ ئەم ڕاستش بە خەڵام کاوتێتی من ئامادە ئەمە بۆ ناڵە چێکم کردوەوە بۆ ڕێکە ئیشکالێتی نێو ئامادەیە بەڵام من تەسەورەکەم موچە کە ئەم 120 میلیارەکە ڕادەست کرا و بۆ ڕێکەش ئامادە بوو لە ڕووی ڕێکارە هوەریەکانەوە ئیتر نەوت بگاتە جیهانیان نەگا تەسەورەکەم موچە بێ بۆ چونکە هەردوو لایەن یەک موچە ینی ئەو بابەتی کە ئاڵی دوومەچوو بەسەرێکەوە نێرە تەسەور ناکەم بۆ هەر ڕێکاری ئیداری وامان پێڵە ئەبێ ماگانە موچە دابش بکرێ ئەخ دێمە لە ماگانەکە تێپەڕ ڕاستە بەڵام هۆکە ئەم موچەیە کە هات ئەو کاتە عادەتەن نەوتیش ئەڕوا ڕۆژانە یەکە ئەڕوا بەردەوام ژمارە حیسابی فرۆشتنینەوە دەڕوا بۆچوو بۆ وەزارەتی نەوت و وەزارەتی دارایی عێراق و ئیتر ئەمە ئەبێ خۆ نابێ بۆستێ بێ بەردەوام بێ ڕۆژانە ئەبێ ئەوە 1000 بەرمیل نەوتە بڕوا اینجا شتێشکە دێتە پێشەوە مەسلەی گەڕانەوەی نەوتە بۆ بەکاربەری لە هەرێمی کوردستان لە ناوخۆیە لەبەرەوە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە لە ڕووی هوەری و ئیداریەوە ئەو کاتە تەسەورەکەم بەس من تۆزێ ترسی ئەوەم هەیە ئەم ڕێکەوتنە بۆ چەند مانگێک بێ و دوای قەیرانەکە سەر هەڵداتەوە من تۆزێ لە ئەمە گومانم هەیە بۆیە پێویستە هەردوو لە ئەم کێشەیە کۆتایی پێبێت چارەسەر بکرێت ناکرێت جارێکی تریش ڕێکەوتن بکرێتەوە من وەکو ئاماژم پێکرد ئەم هەم پێکێنانی لیژنێ و دیوانی چاودێری دارایی و بێ بۆ خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆی هەرێم کۆ بکاتەوە ئەگەر لەبیرتان بێت چەند ساڵێک لەمە پێشاتن لیژنیان تشکیل کرد بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی سەحا و چێکی فەرمانبەر ئەمانە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ لیژنەکان و لەگەڵ بەڵێنەکان و لەگەڵ کۆبوونەوەکان بەڵام تا ئەم لەحزەیە کە ئێمە قساکەین هەنگاوەکان بەرەو ئەو ئاڕاستەیەن کە ڕێکەوتنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ ئەگەر چی بارودۆخی خوڵقاوە لە هەرێم و لە عێراقا جاری وایە لە سەعاتی سفرە معادلەکان پێچەوە نابنەوە کە هیوادارین وانە بێ ئێمە گەشتبینانە مامەڵی لەگەڵا بکەین و ئیرادەیەکیش هەست پێەکەین ئەمجارە بۆت بە هەرێمی کوردستان من لێتان ناشارمەوە هەرێمی کوردستان بەدەست خۆی بواە نەوتی ڕادەست نەدەکرد بارودۆخێک هاتە ئاراوە دەرفەت لە بەردەسانەمەوە بۆ چووکە هەرێم کۆمەڵێک
خەونی بینا کردبوو لەسەر شتێک کەوا دەرنەچوو کە ئەم بارودۆخی گۆڕانکاری مەسلەی ئێران و عێراقوە وا دەرنەچوو کەوا دەرنەچوو دوایی ناچار لە هەرێم تۆ سەیری کە لە زمانی هەڕەشەوە لە زمانی قبوڵی ناکەین هاتە سەر ئەوەی وتی ئامادەی لەبەرەوە ئەنجام بۆیە هەستەکەی بارودۆخەکە گۆڕاوە وەکو مانگێک لەمە پێشنیە هەنگاوەکان بۆ ئاراستیان کە کێشەکە چارەسەر بکە و کە هیوادارین تا سەر بێ من هیوادارم بۆ سەر بێ نەک بۆ چەند مانگێکی دیاری کراوە تۆ پێ دوایە کامیان ینی ئیلتزامی پێوە ناکەن تا سەر نابێت ئێمە لە ڕابردووە هەرێم پابندن ئەم هەرێمێکی ئێسا 120 میلیارەدا بۆ مانجێک داهاتی نانەوتیوانە ئەم هەرێمە 48 میلیاردی نارد ئەم هەرێمە تەوتینی نەکردووە هەتا ئێستاش لە 21 شوبات قسەیەکەیە خۆیەوە لە بەغان دەگوترێت ئەم هەژماری منە بۆ بەغدا کێشەی نییە چێتە بووە وەکو چوارچەوەی تەوتینە چونکە سەرۆکی ینی بانکی مرکزی ئەلاغەڵێ ئەمانە بۆ نمونە بانکی اعتراف پێکراون ئێمە ڕۆژی سێشەمەی ڕابردوو وایەوانە ئەمە ڕۆژی سێشەمەی ڕابردوو وەکو فراکسیۆنی یەگرت و سەردانێکی دیوانی چاودێری دارایی عێراقمان کرد باش لەگەڵ سەرۆکی دیوان دانیشتی وتمان ئەمانەوێت تەواوی داتا و زانیاریەکانمان پێ بدەیت بە نووسراوی ڕسمی ئێمە ئەمانەوێت ڕاستیەکان بۆ خەڵکی خۆمان بخینە ڕۆ چۆن چوونە لای سوودانی گرفتی کێشەی موچەمان بەیان کرد و ڕێگا چارەسەرەکەشمان وت کە هەر ئەم ڕێگا یاسایی و بڕیاری دادگای فیدراڵی و یاسای بودجەیە کە ئێستا خۆشبەختانە هاتنە سەری ئەگەر چی ئەو کاتە ئێمەیان هین کرد یعنی جۆرە لە جۆرەکان تۆمەت بارکرای هێرش کرا سەرمان بەڵام خۆشبەختانە ئێستا هەر قسەکانی ئێمەیە و سەری گرت و کە ئێمە هیوادارین بەرژەوەندی خەڵک لەوایە بێ لە دیوانی چاودێریدارەی پرسی تەوتینەکەشمان تاوتێ کرد لەگەڵا وتمان ئەم تەوتینە ئەوان وتیان بڕیاری دادگای فیدراڵی وتێتی لە بانکە فیدراڵەکان بەڵام دوجار شرۆڤەی کردووە دادگای فیدراڵی کە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان زەم داوای کردەوە بە نووسراوی کاتی خۆی کاک سەرۆکی ئەنجومەنی وەزیران دادگای فیدراڵی جۆرە لە جۆرەکان مەخرەجێکی با بڵێن دۆزیوەتەوە ئەڵێ لە بانکە فیدراڵەکان و ئەو بانکانەی کە لەگەڵ بانکی ناوەندی عێراقا کۆنتاکتیانێ دامپیاندراون و پابندن بەڕێنمایەکانی بانکی ناوەندی عێراقەوە ئێکەواتە بەڵام هەر بۆ زانیاری ئەم شتەی وت لە هەرێمەڵەن 700,000 کراوەی شەکەڵ 700,000 کرا وتی تا ئێستا بەپی ئەوەی لە بەردەستی ئێمایە لە 133 فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو هەژمارەیان بۆ کراوە واتە لە ساڵ 66 هێرماوە چۆن لە سێ مانگە فریاوە بابەتەکە لێرە نه کاتی خۆشی کاگسەمە کاتی خۆی وەزیری دارایی عێراق هاتە پەرلەمان ئەگەر لە یادم بێ قەیف سامی وتی ئێستا بانک هەیە کۆمپانیا هەیە ئامادەیە لە 15 ڕۆژ هاتەوتی بکە ئاسانە سیستەمەکە ئەمە نانەویست بکرێت نانەویست بکرێت چی قوتکرایەوە هەژماری من ئێستا هەژماری منەکەت من ئەمە قەنەعاتی خۆمە پێم وانە لەسەر هەژمار و تەوتین بەغا تێکچن بەغا و هەرێم تێکچن بۆ چووکە بەرژەوەندیەکانیان لەوە بەهێسترە لەسەر تەوتین و هەژمار بۆ ئەگەر هەژمار هەمان ڕۆڵی تەوتینی بینی ئێستا هەژمار ناڵش نۆزدە خزمەت گوزاریمەیە یکاکە با چواریان بۆ خەڵک عرزکە تا خەڵک متمانە پیا بکە مشکلەی ئەمانم پێم وایە لە هەرێمە تا ئێستا هەژماری منەکەش نەکەوتوتە کار ئەیتیئەمەکان پارەیانتیان نیە لە هەموو شار و شارۆچکەکان حزوو نییە ینی ئەمانە بەشێکی گرفتە کاتی ئەوێ بەڵام ئەبێ لە هەرێم ئەم ئیرادەیە هەبێ بۆی جارێکی تر دوای سێمانجگە نەڵێن وڵات تەوتین نەکرا ئێمە ئەمە هەرێم چیەکە بۆی ئەم کێشەیە چارەسەرکە ینی هەنگاوی کردارێکی فعلی بنێ بانکەکان ئیجراعاتی خۆیان بکەن ڕێکاری خۆیان بگرن بە قسەی وەزارەتی دارایی بێتە ئێستا زیاتر لە 800,000 فەرمانبەر هەژماری منی پڕ کردووە هەمووشی بۆی کرابێکە هەر ملیۆنێک و 200,000کەش بە خانەنشینیشەوە بۆی کرابێ کە شوێنێک نە بەپارەی لە ڕاچی واتە نەکراوە ئێمە کران بە قسە جیای و بە کردار جیایە ئێستا نایانە گوڕ ڕێکەوتین یخۆڕێ نەکەوت بوون ئەو پارە نان لە بەغاوە ئەمان پارەیان ڕادەست ناکەوت نەوت ناڕۆی کەواتە وەک ئەڵێن عیبرەت لە چیایە لە جێبەجێکردنایە کەی ئەمە کەوتە بوار من چوم سەردانی تیبعی کرد پرسیارم لێکردن دەربارەی ئەم تەوتین وتیان ئێمە ناتوانین لە هەموو کوردستان خەدەماتی ATM ئەوانە دابنین لە هەموو شار و شار هەتا بۆ باسی هەندێ ناوچەی کرد حەز ناکەم ناوێتی وەڵای ئێمە ناتوانین لێوێ بڕین ئەم چۆن لێ خەدەماتی بۆ بەشدار بۆکانمان ئیتر لە مەسلەی ئەو تێڵی ئەنتەرنێت و لە مەسلەی پارە و لە مەسلەی ڕۆژانە چێککردنەوەی جیازەکان لە ئێستا ناتوانین زۆر بە کاک شیروان یعنی ئەو هەربیر نەچێ زام قسەتە بێ ڕەنگە لەسەر تەوتینەکە بەس من لێرە شتێکە بەڕاستی جێی سەرنجم بوو مۆزوعی ئەو 50,000 بەرمیلەی ڕۆژانێ بۆ بەکارهێنانی ناوخۆ بەغدا شتێکێکی ئیزافە کردو ئەڵێ ئەگەر من ئەمە تێمێ بەڵامە بێت داهاتەکەی بگەڕێنیتۆ بۆ وەزارەتی دارایی عێراق
ینی بۆچی ئێمە هەرێم بانزینمان پێ بفرۆشێ بە 1000 دینار و کە پارەکەیشی بگەڕێتەوە بۆ بەغدا لە کاتێکە بە 450 دینارەکە ڕازی نەبوو کە لە ساز عێراق بۆ ئێمەی بنێ. وڵا پرسیارەکی بەجێیە تەوان خۆی وردەکاری ئەم 50,000 بەرمیل نەوتە بەم شێوەیە 50,000 بەرمیل نەوت دانراوە لە ئێستادا بڵین لە بەرهەمهێنانی 280,000 بەرمیل نەوتەکە 230 دەدرێت بە سۆمود لە ڕێگەی بۆڕیەوە بەڕێ دەکرێت هەناردە دەکرێت 50,000 بۆ ناو خۆیە ئەم 50,000 کە دەدرێتە با بڵین مەسفاکان و پاڵاوگەکان جاری یەکەم تێچۆکەی دەبێت حکومەت هێرم خۆی بیدە لەوە ئەخوازام لەوە هەرێم وازم عێراق توێتی ئەیەم من تێچووەکە لەمەی تازەهەیە ئەیە وتێتی 16 دلارەکە ئەیەم بەڵام داهاتەکەی بێ بگەڕێنیتەوە بۆ من داهاتەکەشی ئەوەی کە لە کو داهات دەمێنێتەوە دەدرێتەوە بە بەغدا ئەمە خۆی ئەگەر لیژنەیەک پێک دێ ئەگەر پێی وابوو هەرێمی کوردستان پێویستی بە 50,000 زیاترە تا 15,000 ینی 65 کە داوایان دەکرد لە بینی 50,000 بۆ 65,000 لیژنەیە یەک لای دەکاتەوە ئایا حکومەت هەرێمی کوردستان پێویستی بە 50 بە 65 بە 60 بە 55 چەندە بەڵام پارەکەی بە چەند دەفرۆشرێ خەرجەکەی لێ دەدرێ ئەوەی تری دەگەڕێتەوە بۆ حکومەتی عێراقی بەڵام طبعاً لێرەدا ئەو پرسیارە زۆر بەجێ ئێمە ئەگەر نەوت بفرۆشین بنمونە بە پاڵاوگەکانی ناوخۆ و 16 دلاری لێ بدەین بە با بڵین بە کۆمپانیاکانی کە بەرهەمهێنان لە نەوتدا دەکەن دوایش پارەکەی تری هیچی بۆ هەرێمی کوردستان نییە نەبۆ حکومەتەوە نەبۆ خەڵکە و نەبۆ کەس دەچێتەوە خەزێنەی حکومەتی عێراقی حکومەتی عێراقی بۆ خۆی بنزین و گاز و ئەوەی کە هەیە لە بە سعری مەدعوم دەداتە وڵاتەکانی ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە بیر لەوە بکەینەوە ینی حکومەت بیر لەوە بکاتەوە کاتێک کە ئەمە بەس یعنی با بڵین بەس ڕێکارە فەنیەکەی لای حکومەتی هەرێمە داهاتەکەی هیچ بۆ حکومەتی هەرێم نییە بۆ بە 1000 بە هاوڵاتی بفرۆشن بۆ بە 750 بفرۆشن سەماڵی ئینێکی تیا بۆ وەکو بنمونە وەکو عێراق نەی دەم بە هاوڵاتی تۆ پێت وایە بۆواکە یعنی دیار نییە جارێ خۆ بۆ دیسەکێ لەسەرەوەی کام پاڵاوگانی هەیە لە هەرێمی کوردستان پاڵاوگەی حیزبین بەڕاست دەزانی چۆن یعنی ئەمە ئاشکرایە تۆ یەت بۆ نمونە لە پێنا و دەستکەوتنی پارە بۆ ئەم پاڵاوگانە کە پاریان دەستکەوێ بەڕاستی آخر خۆ پارەکە تەماشای کە تۆواز لە بەرهەمێنان و پاڵافتن و شتەکە خۆ پارە وەرەگرێ ئەگەر بە چەند بیفرۆشی خۆ دوای پارەکە دەچێتەوە بە حکومەتی عێراقی آخر قسەکە لەسەرەمەیە تۆ لێرە ئەم پاڵاوگانە قازانجەکەن وانە لە پاڵاوتن و بەرهەمێنان پێ دوایە بەسەرەوە پاڵاوگانی کە لە عێراق هەیە و هەمووی هی حکومەت نییە ئەویشی خەڵکی دەوڵەمەندە هی ئەحزابە با سێریگەی با من پرسیارەکە ئاوا قازانج دەکا خۆی ڕێ ناکە با من پرسیارەکە من برادرێکی لەم کەرکووکەی لای خۆمان مەسەن نزیکترین شوێن لە کەرکک لە دووس خورمات و لە مووسڵ مەسەر بەرمونە تا دەڕواتە بەغدا و دۆرە و دەچێتە بەسرا خۆ هەموو پاڵاوگەکان هەر هی حکومەت نیە پاڵاوگەی ئەهلی هەیە کە ئەلی هەیە هی خەڵکی سەرمایهدارە لەوانەیە لە پشتەوە هی ئەحزاب بێ لەوانەیە هی یعنی خۆیشە قازانج دەکا ویش زەرەر ناکە کە بە 450 دەیفرۆشێ وانە بۆ من پرسیارەکەم وانەکە تۆ قسەکە بیر نەچێ من برادرێکی پەرلەمانتاری پارتی میوانم بوو وتی ینی تۆ پێت وایە ئێمە ئەگەرەمە ئەمە بکەین عێراق هەموو ڕۆژێ بە تانکەر بانزیمان بۆ هێنێ و بیبا بۆ چوو بۆ حاجۆمەران و سۆران و وتی کوە کاکە ئەمە ناکە بەڵام قسەکەی با جەنابە دوا بێ خۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ پاڵپشتیە دەتوانێت لە ناو پاڵاوگەکانی هەرێمی کوردستانە بەرەمەکە بێنێت و بیا بە خەڵکو و بانزینەوە بفرۆشێت و داهاتەکەی بۆ عێراق بێ و ناتوانێت خۆ نایبا بۆ بەسڕە و بۆ نەجەف ئەمە بانزین و بۆ بەرهەم بێنێ هەر لە هەرێمی کوردستان بەرهەمێنێ وانە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەچێتە ئەم بارە ئێستا بنمونە خۆ ئەو با بڵین مەسفانەیە کە هەیە ئەدی بەردەوام ناڵی بنمونە بەشێک لەو بنزین و گاز ئەچێ بۆ مووسڵ و دەیدەن بە حکومەتی عێراقی بۆ حکومەتی عێراقی بەرهەم دێنن یعنی ئەم ئالیەت ینی ئەم بابەتە پێویستی بە تەنسیقێکی باشتر هەیە لە نێوان هەرێم و بەغدا و هەرێم من پێم وایە دەبێ بیر لەوە بکاتەوە مادام بابەتەکە گەیشتە ئەوە زۆرترین قازانج بۆ هاوڵەتەکانی خۆی دەستە بەر بکە ڕێک پرسیارەکە لانی کەم ئەگەر لە حکومەتی عێراقی باشتر نەبێ خۆ نابێ زیاتر بێ 450 دەزانی ئێستا بنمونە لە ڕووی واقعیەوە سیر بکەین
خۆ ئەگەر بنمونە هەمووی چاوەڕێی حکومەتی عراقی کەین بنزین دابیم کە و گاز دایم کە چی دایم کە ئێستا بنمونە دابشکردنی بنزین لە کەرکک جیاوازە لە بەغدا باڵە لە کەرکک بنمونە سەرەگرتن هەیە تۆزێک ئەزمەیە تۆز تا دەچێ خواردتر ئەزمەکە کەمتر دەبێتەوە بۆ لەوانەیە سپینی ئەگەر پسلێمانی و هەولێر و دهۆک لە بەردەستی حکومەتی عراقی بێ و حکومەتی عراقی بێ بنزینی بۆ بنێرێ لەوانەیە ئەزمە هەر هەبێ بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بەو 50,000 بەرمیل نەوتە یان بەوەی کە با بڵێن ڕێک دەکەون زیاتر دەبێت دەگاتە 65 چەندە مادام داهاتەکەشی هەر بۆ حکومەتی عراقی دەڕواتەوە لانی کەم دەبێت پێداگری لەسەرەوە بکەن بنزین بە سعری حکومەتی عراقی ترسێکەیە لەوەی کە ئەسان گران لەوە گرانتریش ببێ یعنی بەڕاستی نرخەکە چونکە هەم پێدانەکە کەم بووەتەوە کەوەڵە من پێویستیم بە 65 تا 70,000 بەرمیل هەیە ڕۆژانە ئەخرخۆ ئەوە مەسەنە برمنە ئایا لیژنەیەک یان با بڵێن داتایەکی ورد هەیە پێشتر حکومەتێک هەرێمی کوردستان چەندی چەند 1000 بەرمیل نەوتی داوە بە پاڵاوگەکان بۆ ئەوەی ئەو سعرە لە بازاردا هەبێ پێشتر داوای 120,000 بەرمیلیانەکە کە گوای لەسەر 70,000 بۆ 60,000 بۆ 100,000 بۆ چەند بووە ئەخر ئەمەیە خۆی وانە گرفتەکە لێرەدا شتێکە ئەگەر هەڵە نەبم کاتی خۆی لیژنەی چاودێری دارایی هەرێم و بەغا هەرێم باسی لەوە کردووە لە راپۆرتەکە کە بۆ ناوخۆ پێویستی بە 46,000 هەیە ڕۆژانە بەڵام ئەمە ئەگەر هەڵە نەبم بەشی کارەبایتیان نیە نا ئەخۆسا کارەبا بە ئەمە ئێستا بابەتەکە لەبەرەوە بۆیە ئێستاش لیژنەیەک پێکێنراوە دوای ماوەیەک بە دوواداچوونەکەن بزان ئایا هەرێم ئەم پەنجای ئەکتیفای ئەکا یا بڕاتەوە بە 65ەکە لەبەرەوە پێما ئەکەوێتە سەر ئەوەی ئایا هەرێم ئەبێ بیسەلمێنێ کە ڕۆژانە پێویستی بە ئەمەنەیە زانی مامەساکاک سامان خۆی بەشێک لەو ڕقەمانە گرفتەکە لە چیدایە لە وەزارەتی سامانە سروشتەکان لە دیوانی چاودێری دارایی لە وەزارەتی دارایی هەندێک جار بە ئاگایی بیان بە نائاگایی بێ لە وەڵامی بڵاوکردنەوەی داتا بێ یان لە وەڵامی لایەنە پەیماندارەکانی عێراق بێ هەندێک ئەرقام دراوە یعنی بێتە ماڵیش بەسەری بێتە ماڵ بەسەریەوە ئێستا وەکم پێشتر باسم کرد یعنی حکومەتی هەرێمی کوردستان جوابی وەزارەتی دارایی عێراق نەداتەوە بەڵام ڕقەمەکە دەبێتە ماڵ تۆ لەسەر ئێستا ئەوەی کە جەنابی مامۆستا باسی کرد 46,000ەکە پێشتر خۆیان دیوانی چاودێری دارایی دەڵێ علی هەفتەی ڕابردوو کێشەکە لەسەر ئەوە بوو یەک لە کێشەکان ئەوە بوو کە ئەو دەیگوت 46,000 و 48,000 و 65,000 دەڵێ دەبێ بۆمان ڕوونکەنەوە ئێمە لە دیوانی چاودێری راپۆرتی دیوانی چاودێری دارایی پێمان دەڵێ حکومەتی هەرێمی کوردستان خۆی گوتوویەتی پێویستمان بە 46,000 بەرمیل نەوتە ئێستا ئەم 46,000 بوو بە 65 مەسەلە بنمونە ئەوەی جەنابی مامۆستا باسی دەکات لەوانەیە بابەتی کارەبای لێ دەرکرابێن یعنی حساب نەکرابێ خۆی من لە بابلین چاپێکوتنێکی تریش باسم کرد ئێستا مە 3-4 لیژنە لەو بابەتە دروست دەکرێت لیژنەی هاوبەشن لە نێوان هەردوو وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی نەوت دیوانی چاودێری دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی بەغدا یعنی دەبێ بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا زۆر وریابن ئەم بابەتە لەسەر ڕقەمێک شتێک نەڵێن سبەینێ بڵێن وڵا وابوو واچوو ئەمە هەر ڕقەمێک بڵێ دەڕوات و دەبێتە ماڵ یعنی بە نائاگایی دێڵێ بەچی دێڵێ بۆیە دەبێت زۆر وریابن زۆر هەموو بابەتەکانی لێک بدەنەوە ئەو لیژنانەی کە ئەم جارەیان یعنی وەکو جەنابی مامۆستا باسی کرد نیەتەکە بۆ جێبەجێکردنە ینی نیەت پاکی دەبینرێ هەموو لە هەوڵی ئەوەدەن کە بابەتەکە جێبەجێ بکرێت بە تایبەتی بەسەلەی موچە زەختێکی وای لە هەموو لایەک دروست کردووە کە هیچ مەجای تێدا نەماوە بوو بە نزیکی 80 ڕۆژ موچە نەدراوە بەڵام نابێ ئەوە وامان لێ بکە ڕقەمێکی وا بدەین سپینێ پێمان جێبەجێ نەکرێت سپینێ ببێتە مشکیلە سپینێ گرفت بۆ ڕێکەوتنەکە دروست بکە یعنی سەبارەت بەو 50,000 بەرمیل نەوتە شەر ئاوایە یعنی بۆ پرسیارەکەی بەڕێز جارێککە بگەڕینەوە سەرەتا حکومەتی هەرێمی کوردستان دەبێت بیر لەوە بکاتەوە لە قازانجی نییە بەڕاستی مەسئولیەتی حکومەتی هەرێمی کوردستانە بە باشترین شێوە بەڕاستی خزمەتی هاوڵاتیەکانی بکە تا ئێستا با بڵێن دوو ئەوەی جیاواز بووە حکومەتی هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکردووە داهاتەکەی بۆ حکومت و هەرچی بۆ بە هەر حاڵ ئێستا بۆ خۆی ئێستا مادام تۆ نەوتەکە هەر لە ڕووی تەکنیکیەوە لای توێ پارەکەی لای تۆ نییە بە چەند دەیفرۆشی خەرجەکەی لێ دەردەکەی ئەوەی تری دەگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی حکومەتی عراقی بۆ خەزانەی گشتی
کەواتە پێویست ناکات تۆ بارگرانی لەسەر هاوڵاتی خۆت دروستکەیت بەعکسەوە دەبێ هەوڵدەی زۆرترین ئاسانکاری بکەیت تەنانەت نەک هەر لەنەوەت کاک سامان ئێمە دەزانین لە ڕابردوودا هەندێک بە نمونە هەندێک زەڕیبەی دیکە زۆر زیاد یان نرخی کارەبا نرخی کارەبا هەرچی هەیە یعنی ئەمە حەقە پێداچوونەوەیکی پێدا بکرێ ئەگەر سەداسەتیش وەکو بەغدا نەبێ لێک نزیک بێ ینی هاوڵا هەمومان هاوڵاتی عێراقین پێویست ناکات لێرە هاوڵاتیەک بارگرانی زیاتری لەسەرشان بێ وەکۆی لە هاوڵاتیەک لە بەغدا و بەسرە و نەجەف و کەرکووک یعنی شتێکی نامەنطقیە دوجار بەسەر بەرمنە پارەکەشی دەچێتەوە بۆ خەزێنەی گشتی عێراق و هیچ نەتیشی پێ نییە بەڕاستی مثلا تۆ کارەبا بێ هەرچی بێ لەسەر هاوڵاتی گران بکەی پارەی زیادی لێ بستێنی دوایش پارەکە بچێتەوە خەزێنەی گشتی عێراق و هیچ نەتیشی پێ نییە خۆ ئەو لیژنە هەیە خی دەکرد بە نمونە داهاتی نانەوتی لە مانگی داهاتوودا لە مانگی هەشتا بە نمونە 100,000 دەبوو هەردوو لیژنەکە ڕێکەوت لەسەر 100,000 لە 50,000 بێ تۆ پێویست ناکە هاوڵەتەکانی خۆت عزیەت بدەی بیان گوشی بە زۆر بنزین و گاز و بڵێ سوتەمەنیان بە زیاد پێ بفرۆشی یان هەندێک باج و زەڕیبەی دیکەی لەسەر زیاد بکەیت یەک پرسیار ئەگە بە کورتیش بێت تۆ جوابم بیت تۆ کاک شیروان تۆ لەو خاڵی پێنجە چۆن تێگەی کاتێ ئەڵێت ئەبێ نەوت بڕوات سۆمۆری گرێ و کاتە موچانێرم ینی قسەکە بەڕاستی لەسەرەوەی ئێستا خەڵک جۆرێک ینی لە قەلەقیەوەی کە جەنابوتێ خۆ ئەمە قفلێکەیەکەی تۆ نەوتەکە ڕاو لەوێ کارمەندێکی سۆمۆ وەری گرێ بڵێ وەرم گرتو تاوا وانە بەڕام لە هەرێم ئەم شتە چۆ ئایا ئەم نیەتە هەیە چونکە ئەوە ئەڵێ تاوەرنەکەی من موچە نانێرم بزانی ئەوەی نووسراوەکە وایە دەڵێ بەس بە نمونە ئیلتیزاماتەکە وەکو باسمان کرد بەیانی 120,000 ملیار ئەمە نقطەیەکی ئەمە بەشە داراییەکەی باش ئەوەی نەوت دەبێت نەوت هەناردە بکرێت تەماشایکە دەبێت نەوت هەناردە بکرێت لە بۆڕیەوە بگاتە بەندەری جیان موچە نایێت ئەمە بۆ حکومەتی عراقی گرنگە منیش لەمە تێگە بەرمیلێکە من ئەمەوێ ڕێک ئەمە بە جەنابەت ئەمە بڵێ ئایا تاوەکو نەچێت نەوتەکە موچە نانێرێ خۆی نووسراوەکە وا دەڵێ ئەمیش قسەم لەسەر نووسراوەکە بەڵام من پێم وایە هەر بە هەناردەکردنی نەوت یعنی مەرز نییە لەسەر ڕقەمەکە گرفت دروستکەن چکاخت تۆزێ سێریکە مامۆسەدارە یعنی بەنمونە پێشتر جۆرێک ڕێکەوتن نەکرایەتی سیاسی بۆە تەکنیکی بۆەوە ڕێکەوتن بانی موچەکەیە نار بەڵام بەڕاستی ئەم بەیاننامەیە ئەم ڕێکەوتنەی کە بەغدا بڵایکتۆ زۆر ڕەکیکە ینی زۆر ڕقە خۆی بەغدا مەرجی زۆردا بەغدا زۆر مەبەستێتی و سوودانیش زۆر پێداگر بوو لەسەر ئەوەی کە نەوت هەناردە بکرێ ئەنجام موچە دەنێرێ ئەمە و تا ئێستاش ئاوا هەر سوورە لەسەر هەر سوورە لەسەرەوە چکە نووسراوەکەش وایە لەوانەیە نەرمیەک بنوێنن لەوەی بەیانی دوو بەیانی فعلا 230,000 بەرمیل نەوتە کەمترە زیاترە چەندە یعنی زۆر هین نەبێ بەڵام دەبێنەوەت بڕوات و سۆمۆ و وەزارەتی نەوتی عراقی تاگیدکەنەوە کە بەڵێ نەوت ڕۆشتۆ ئەوان گەیشتۆتە بەندەری جیهان باش دا چەندە بەرمیلەکە دەیە مشکلە بەڕای من یعنی حسابی ئەوە ناکەن دەبێت ئیلا 230,000 بەرمیل نەوت بێ وەک باسەکە تەوان هەندێک مشکلەمان هەیە یعنی بەشێک لە کۆمپانیەکان تا ئێستا تۆزەکەمی کردو بەرهمێنەوەکانیان ڕاگرت عێراقی چاوەڕێی زیادکردنی بەرهەمەکانی عێراق چاوەڕێی زیادکردنی بەرهەم دەکات بەڵام عێراق خۆی لە نووسراوەکەدا دەڵێ بەپێی راپۆرتی حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بەرهەمهێنان 280,000 بەرمیل نەوت یعنی جارێکی دیکە تاکید دەکاتەوە کە ئەو ڕقەمانە لەسەر داتاکانی حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ بەپێی راپۆرتی حکومەتی هەرێمی کوردستان خۆیان لە ئێستادا بەرهەمهێنان 280,000 بەرمیل نەوتە بۆیە 50,000 بۆ ناوخۆ 230,000 هەناردە دەکرێت مەرج نییە بەیانی بگاتە 230,000 لەوانەیە بەشێک لە کۆمپانیەکان تا ئێستا ڕازی نەبوو بن کێشیان هەبێ ئەو مۆزوع ئەمنی کە درۆن و مرۆن و ئەمانە تۆزێک گرفتی دروست کردووە بەڵام وەکو باسم کرد لە ڕووی ڕەمزیەوە بۆ حکومەتی عراقی و بۆ شخصی سوودانی گرنگە نەوت بە بۆڕی لە ڕێگەی سۆمۆ بگاتە بەندەری جیهان من هەر پێداگریەکەم لەوە مامۆستا بەڕاستی من چکەمە خاڵی ینی سەرۆگۆزیرانە ینی کە واڵێ ڕەنگە جۆرێک ینی متمانیش نەبێ لە نێوانە بەڵێ من بەیانی موچە نێرمی مانگی پێنج یخۆشیە لە مانگیکە حکومەتی هەرێمی کوردستان ئەم بۆری ئەکاتەوە هۆکارە سەرەکیەکە ئەوەی بەڕێز داماشت بێ کرد لە ڕابردووە متمانە لە نێوانیانە نەماوە ئەمە تەواو بەڵام ئێستا دڵنیاتەکەمەوە
حکوومەتی عێراقی و سوودانی لەوە دڵنیا نەبێ کە نەوتەکە ئەڕوا ناینێرە ئەبێ دڵنیا بێ لەوەی کە بربەست نەماوە لە بەردەمی هەناردەکردنی نەوتا بۆ چونکە ئەویش بەرپرسیارە لە بەردەمی خەڵکی عێراق یعنی ئەمە ئەبێ یعنی جارێکیان قسەیەکی کردوتی من لە یاسا لە سەروی یاساوە نیم ناتوانم شتێک بکەم غیتایەکی یاسایی نەبێ بالفعل ئەو بەدوو ئەوە شاگەڕا ئەوەی ساڵی یاسای بوو جوان پێڵێت بڕێر دەرگای زەمە بۆ ئێمە وایە نا بۆ خۆیان وانی ئێمە ئەمڕۆ داوای چکە گەر لە قانونی و پاش شتێکتانەکەمەوە بیر ینی بالا ئێمە داوای پارە لە عێراق کتابەکەی خاتو تەیف وایە ئەبۆ ئەمە یەک دینارمان بۆ ناتە وانە باسمان کردمە بە خۆی ڕەوایەکی سیاسی دەزانی ئەوەی ئەو بابە ئەوەی کە جەنابی مامۆستاش دەڵێ خۆی سوودانی لە پێش جەژن ئەگەر زەختی ئیتاری تەنسیقی نەبە موچەی دەنارد بەڵێ موچەی دەنارد یعنی ئەوان زەختی ئیتاری تەنسیقی آخر کۆبوونەوەی پێش جەژن ئینزاریان کردووە یەک لەس بنێری خۆت بەدلەی مەسئولی بۆیە یعنی ئێستا دەبێت دڵنیا بێتەوە کە ینی وەکو باسەکە دەبێت مەخرەجە قانونیەکان دۆزیوەتەوە ئەوش ئەوەیە دەبێت نەوت هەناردە بکرێت کە نەوت هەناردەکرا ئەوەی تەیفیش تعدیل دەکرێت چکە ئێستا لیژنەیەک پێک هاتووە ئەم لیژنەیە دێ لە 2023 و 24 و تا مانگی 4 2025 لەسەر نووسراوەکەی بەڕێز تەیف بزانن ئایا حکومەتی هەرێمی کوردستان لەو پارانەی کە وەریگرتووە بە پێی ئینفاقی فعلی ئایا پشکی هەرێمی کوردستان هیچ ماوە کە هەرێمی کوردستان دڵە باشە موچەم بۆ دەنێری بەڵام من مادەم نەوت ڕادەست بکەم داهاتی ناوخۆش ئەوەندە ڕادەست بکەم ئەدی پشکی هەرێمی کوردستان جگە لە موچە ئەی پشکی هەرێمی کوردستان ئەم لیژنەیە عفو مامۆستا ئەم لیژنەیە چ دەکا دێ چێکی ئەوە دەکاتەوە ئایا لە موازنەی ئەم 3 ساڵە پشکی هەرێمی کوردستان جگە لەو پارێکە هاتووە زیاترە یان زیادی بۆ هاتووە یان وەکو خۆی بۆ هاتووە ئەمە دەبێت یەکلا بکرێت هۆی نەفقاتی فعلیەکە گۆڕانکاری بەسەرادی ئەو کات بۆنەکە نەوت ناڕاتەوە تۆ داهات بمانەوەیان نەمێ داهاتی عێراق زیاد دەکا ینی ئەم بڕەنەوتەکە ڕۆژانەی خەرجی زیاد دەکات خەرجی زیاد کەواتەن بڕی نەفقاتەکە هی نەبێ گۆڕانی بەسەرادێ کە گۆڕانی بەسەرهات ئەو ڕقەمانەی کە وەزارەت دارایی نردوێتی ئەویش گۆڕانکاری بەسەرادێ لەبەر ئەوە ئەمە هەمووی دەستکەوتی چین بەڕای من هەمووی دەستکەوتی بڕیارەکەی دادگای فیدراڵیە کە هەردوو لا پابند دەکا بە دابینکردنی موچەی فەرمانبەران باش کاتی خۆشی وەفدی کوردی لە بەغابوون یەکێ لەو بەڕێزانەی کە وەزیری دارایی و بەڕێز دکتۆر ئومێد سەباح و دکتۆر ئامانج بوون وتیان یەکێ لە دەستکەوتە گەورەکانی هەرێم ئەم بڕیارەی دادگای فیدراڵیە هەتا من لە دانیشگای وتم ئەی بۆ کە ئێمە سکاڵاکەمان کرد و برمانەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ لێتاندا تەفسیری زۆر ئەویان بکرەمە لێدانە لە شکۆی هەرێم و لە قوارەی هەرێم و نازانم چی بەڵام من پێم وایە ئەم بابەتە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی دەستکەوتێکی گەورەیە نەک بۆ ئێستا بۆ داهاتوش کە کورد ئەتوانێت بەردەوام داخۆکی بکە کە هەردوو لا پابندن و قەرارەکانی باتە ملزیمە ئەو شتانی کە لەگەڵ یاسای بودجەیە بەڵام ئیتر ئەکەوێتەوە سەر ئەوەی ئایا هەرێم ئەم ئیرادا هەیە بۆی ئەم کێشەیە بە تەواوەتی چارەسەر بکرێ یا کاتیە من تۆزی ترسم لە کاتێکەیە لێتە ناشارمەوە بۆی بۆ چونکە هەڵبژاردنمان لە پێشە دوایی چی دێ حکوومەتێکی تر دێتە پێشەوە پێویستی بە ڕێکەوتنی نوێ من تۆزە ئەمە بۆیە من ئەڵێم هەرێم تەنها پەنا بۆ پاڵپشتە دەستوری و یاسایەکە بەرێ سەرکەوتوو ئەبی نەک ڕێکەوتن لەگەڵ لایەنێک و ئیتر ئیتاری ناوەنەی ئیتیلافی ئیدارەی دەوڵی ناوەنەی هەر شتێکی داوەنەی ئەوە کاتیە بەڵام ئەگەر تۆ خاڵت بەهێز بوو کاتە ئەتوانی دادگای فیدراڵی پشتیوانی لێکا دیوانی چاودێری دارایی پشتیوانی لێکا حتا نەتەوەیە گرتووەکان دەنگت ئەوەیە تۆ ئەڵێم کاکە من یاسام جێبەجێ کردو ئەوە عێراق سیاسەتی برسیکردن بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بەکارێنێ با من بیکەم بە دوامین پرسیار بۆ کاک شێروان میرزا کاک شیروان یعنی ئێمە بەس باسی موچەکەین خۆ ئەگەر بیتە سەر وێنە گشتیەکە ئاگە هەرێم نەود ڕادەستکە داهاتی نانەوتی ڕادەستکە ئەی بەچی ئەژی کەس باسی بودجە ناکە یعنی ئەم ئێمە ئایا کە بەس کێشەی موچەمان چارەسەر کردووە تا کۆتایی ساڵ یا بودجێشمان بۆیە یەک لە خاڵەکان ئەوەیە طبعاً کاتی خۆی دەڵێ ئێوە هیچ تەخسیساتتان نەماوە بۆیە موچەشتان نەماوە خۆی یەک لە با بڵین بڕگەکانی یاگوکو بڵێ ئەگەر ناوی بڵین خەلەل لە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەوەیە کە جارێکی دیکە موچەی وابەستەکرێتەوە بە ئینفاقی فعلی بالضبط لە بڕگەیەکە دەبوو مەسەلە بنمونە موچە لە ئینفاقی فعلی دەرهات بە ئەو کێشەیە دروست نەدەبەوە ئەمە یەک دوو ئێمە بێت تعدیل کرێ ئەمە ئەخۆی ئەوە بێوازی لێ بێنین تا دەزانی ئەمە ساڵی داهاتوو
پشتەی بودجێت و ئەمە لەوە دەرکرێت بەڕای من ئەخۆ ئەگەر بتەوێت ئەمە موچە لەوە دەربکەی یان پشکێرەمی کوردستان لەوە دەربکەی هەرچی بێ دەبێت قانونی ئیدارەی مالی تعدیلکەیەوە بەڕای من بۆ حکوومەتی داهاتوو کورد دەبێت لە ئێستاوە بە یەکدەنجی بە هەڵوێستی بێ دیراسەیەکی وردی لە 2016 تا ئێستا چەند قانون چەند یاسا لە حکوومەتی عراقی دەرچووە و لە کاتی جێبەجێکردنیدا کێشەی قانونی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە کێشەی دەستوری دروست کردووە بێ خەڵکی مختص هەموو ئەوانە دیاری بکە بیکەیە چەند خاڵێکی دانوستان بۆ حکوومەتی داهاتوو و حکوومەتی داهاتوو بێ ئەم خاڵانە تعدیل بکەی بەنمونەیەک لەوانە ئەمەی قانونی ئیدارەی مالیەکە بابەتی ئینفاقی فعلیە ئەوجا سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت طبعاً لیژنەیەک دروست دەبێ دێچێکی ئەوە دەکاتەوە چکە هەرێم دەڵێ من ئەگەر نەوت ڕادەست بکەم داهاتی نانەوتیش بەم ژمارەیە ڕادەست بکەم ئەی حکومت بەچی بەڕێوە بم قەیناکە موچەم بۆ دەنێری بەڵام حکومەتی هەرێمی کوردستانیش با بڵین نەفقاتی هەیە وەنیە چۆن ئیدارەی حکومەتە دەدرێ ئەم لیژنەیە دێ پێدا دەچێتەوە لە 2023 و 24 تا مانگی 4 2025 ئایا لەگەڵ موازنە پشکی هەرێمی کوردستان چەند بووە ئەوەی بۆی هاتووە بە ئینفاقی فعلی جارشکە دەپێورێ بە ئینفاقی فعلی ئایا زیاتری بۆ هاتووە یان کەمتری بۆ هاتووە ئینفاقی فعلی جیاوازە لەو ڕقەمانی کە لە ناو موازنەدا هەیە ڕاستە ڕقەمەکانی ناو موازنە ڕقەمی تەخمینین هەموو ڕقەمی زۆرن گەورن بەڵام کە دێ سەر ئینفاقی فعلی بەداخەوە لە عێراق لە بەرۆی بودجەی سیادی لێ دەردەکرێ و هەندێک بابەتی ئەوەیە ئەوەی کە دەمێنێتەوە ئینجا 12.67ەکەی هەرێمی کوردستانی لێ دەردەکرێ بەپێی ئەوە هەرێمی کوردستان اینجا داوای پشکی خۆی دەکات ئەگەر زیاتر بێ لەوەی کە طبعاً بۆی هاتووە بۆیە ئەو هینە ئەو بابەتەش دراوە بە لیژنەکە بەڵێ دراوە بە لیژنەیەکی هاوبەش یعنی تقریبا 3-4 لیژنە دروست دەکرێت بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە چونکە جەنابی مامۆستاش دەزانێت جەنابیشت دەزانی ئێمە لە ئەگەر لە 11 انتخابات بکرێ نتایجی انتخابات دەچێتە نزیکی کۆتایی مانجی 12 و کەنجین یەکەم جەلسەی پەرلەمان دەکرێت ئەچێتە ساڵی نوێ بەکەی حکومت دروست دەکرێت ئەم حکومەتەکەی موازنەی 2026 دەبێت بە هەموو ئەگەرەکان بەپێی ئەو تەجروبەی ئەمە هەمانە لە 2026 حکومەتی عراقی موازنەی نابێت يعني ياساي موازنة كاساي موازنة باستناد دكاتره سر 2025 بيق لسر 2025 انفاقي فعلي بو يتزارة شديكا ام بابتا بو كرد وبو هريمي كردستان تنها 2025 نيا بلكو 26 زوز اللي باشترين حالة دا طبعا اگر حكومت لا دروز ببي زوز سپاس انا كان سپاس بو آماده بونتان زوز سپاس بو ايش كتاو بسبينري بنا بخواتان سوين خواتان